ئەو ملحیدەی ئێستا ئەڵێن موسڵمان بووە الحەمدولله ئەگەر موسڵمان بووە هەڵمەت گۆران لیکیشان بۆ ناردم کە بە ئەدەبەوە قسەکە ماڵی عەرەبیە مەمنوونیم بەڵام وە ناڵێن ئەڵێم کاکە ئەم کابرا ئەگەر موسڵمان بووە پێسپاس بۆ خوا کە موسڵمان بووە ئەحکامی شەرعی نییە لەسەری تەنفیز بکرێ بینی خۆی خوا تەوبەیەکی کردووە تۆ بڵێ پەروەردگار لێی خۆش بێ خۆی و خوای بەڵام من نەسیحەتم بۆی لێرەوە پێی ڕابگەن بڵێن کاک ئەڵمەت گیان مادەم تۆبەتت کردووە لە دانیشە بە دەردی خۆتەوە فێری دینەکەت بە ئەزانی نوێش تۆ نەکریا العالمین فەرمێ والذين لا يدعون مع الله إلها آخر أو كساني كشريك لقال الله قرار نادم ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق قتل ناكن ولا يزنون زناش ناكن تقول ما أنا هم خراب تركردوا يعني قتل كردايا زنات كردايا شريك بو الله قرار دايا بقد قرصنية كمرتد بو بيتوا لبالي توبة مسلمانتي لدايق بدنا ولاتي إسلاما لدايق بوي كاتي لمرتد بونكيشا نوستاوي ردي مجردة بل كرديكي مغلظات كردوا أم ألفاظ الشرعية من بكاري أنا مهلي تخصص إذا معناه شيء كهستا يجنود بك غمري خدا عليه الصلاة والسلام رب العالمين استهزاء بها مش عايل الإسلام دستي بكلاو خوي وقد وتي من خواك الله لم خوش بها كاري كوام نكردوا من روم بيجاري كتب بنابر أو خلق غيري أو نبي شانازي بوتو أو نبي تسرو شاشة ولي خلقين أمام ليلة بركن كاك من خجالة برانبر بخواي خون دواك من الله ليم ببوريا وهروها داواکە من مسلمانان هەستان بریندار کردووە من خۆم بە بەشێک ئەزانم لە ئێوە ئێستا هیچ لە دینی خوا شارەزانیم غەیری ئەوە نەبێ ئەزانم الله زۆر زۆر ڕەحمەتەکەی گەورەتر لە تاوانەکانی من گەڕامەتەوە بە پاکی بۆ لای پەروەردگاری خۆم عەسا وەلەعەلە بەڵکو رەب العالەمین لێم خۆش بوو من ئەمە داواکاریەکەم من نازانم غەڵەت ئەم قسانە کە کردوومە هیچ قسەیەکی هەڵەی تایە من تۆبەم کردووە لەگەڵ خوای خۆمە ئەگینا مامۆستاکاوە یەک تاقۆنەرەی من نادێ باشە هەر حسابیشم بۆ نەکردووە خوێڕی وا من 30 ساڵە قورعان لەسووتێنم یەک جار نەوێراناوم ببا کەچی ئەبی بە موسڵمان وەکو سەق قاچم ئەگرێ گووی خوار پڕ دەمی باوکیشی پڕ دەمی ئەژدا و ئاغایشی هەر کەسێکی وەکەوە بیرەکاتەوە یەک تاقۆنەرەیە حسابی بۆ ناکەم من بە شەرێکی وا نیم بۆی بزانن مامۆستاکاوەیە هەر کەسێکەیە تندڕەوە بە ناوی دینەوە خوێڕێن وەکو داعشی تۆ دەدە داعشی فەرق چییە لەگەڵ داعشە خۆ من لەسەر ئەوەی کە وتوو تابێ بکوژرێ ئەتوانە وەکو سەگ پەتو کەم لە ئەوروپا بەڵام ئەو کەم بە قوربانی خۆنەرەی تاکێکی موسڵمان هەر وەکو سەگ پەتوەکەم بەڵام من تەحاملەکەم کەچی هەر بەهەنگاوە لێ خوێڕی منە خۆمە جێگەکەی خۆت من هەڵمەتم هەڵمەت تێگەی ئەوەی کە 20 ساڵ تۆ گود ناخواردنەوێرا بێ ناویشم بێنی ناو ئێستا موسڵمانم چە دەست دەکەم بە چاوتە هەیەم بۆ بەریتانیا بۆت من وەکو تۆ خوێڕی نیم یەم تەقەیەم لە دەرگاکە ئەڵێم فەرموو گەواد زانمە توانی تەکفیرم کە یا لێرە من لەو بەشەرانم لەو بەشەرە نیم خوێڕی بمۆیێنکەوە بەیانی هەر کەسێکی ڕقم لێوێ لەو بازارە بەرز بەرشەقەیە لەسەر دینی ئەو ئیسلامە من وەکو تۆ خوێڕی نیم يعني گەیانتانە ئێرەی تەحامل ناماوە خۆ يعني خۆ خەڵکی نییە بۆ تۆ نەبووە بە مسڵمان بۆەوەی ئاوام کرد کە جوان جوان گوێ بگرێ کە بزانە جارێکی تر گووی وا نەخوا یەکێک بوو بە مسڵمان پەلاماری نەدەن خوێڕیەوە کەس نەماوە پەلاماری بە بەس قاچی قەنەفە ماوە قاچی کورسی ماوە پەلاماری بە ناوێرن یەک نەفەر قسە بکە خێرایە تەکفیر یەکەی ماکەری حیز و یەکەم جارمە بگەمەوە حاڵەتە یعنی ئینسان ناڕەحەت دەبێ وازای خەڵک لێوە ترسێ تڕکەن خەڵک لێوە ترسێ تۆ چی داخل تۆ نوێنەری خوای نێراوی خوای بە ناوی دینەوە قساکەی فەرموو بڕەوە تا من مەسەلە کاڵانیە من دڵم نایە چونکە موسڵمانە تێگەی ئەگینا هەر ئەو ڕۆژە قسەی کرد بەخوا بە پۆلیسمان ناپەتیان نەکرد هەر ئەو ڕۆژە قسەی کرد خەڵک تەکفیرە کابرا غابراهی ناڵێ بێ بکوژرێ یعنی من مشکلەم نییە خۆ خەلافەتی ئیسلام بێ خوێڕی بڕۆ خەلافەتی ئیسلام دامەزرێنە گەوات ئەوە بە ئاوا پێ بڵێن ئەو کاتە من دێم خۆم ئەڵێم ملم لە پەتێک باریکتر نییە وەرە منە بقرتێنن بەڵام جارێکی تر گووی وا نەخۆی یەکێک هاتەوە ناو دینی ئیسلام لە باتیەوەی پێی پیرۆزبایی بکەیت بۆ قورعانەیە بەخوا بە پێغەمبەر هەر کەسێ باوەڕم پێکە زۆر زۆر سپاسی هەر کەسێ باوەڕم پێ ناکە هەر دوو چاوی دەرا ملی شێشکە باشە تاوقەم لەگەڵا مەکە مەرحەبای مەکە
نانم بەدەست تۆ نییە ئاوم بەدەست تۆ نییە باشە تۆ نوێژەیەکەی من بجێ هەموو ڕۆژێک نوێژی بەیانیاژی بەیانی ئاوەسە بەخوا قەسەم لەو ڕۆژەوەی باوەڕم هێناوە نوێژی بەیانی نەڕۆز بوو لەوایە تۆ هەفتەی جارێ نوێژی بەیانی دەکەی باشە تۆ ڕۆژی دوو سنەتەکەی من ڕۆژی دوو ڕۆژی ئینیشم بەقەر دەگێڕمەوە ئەو ساڵانەی کە نوێژم نەکردووە هەموو ڕۆژێک دوو ڕۆژ بە یعنی هەفتە ڕکات هەفتەی ڕۆژەکەیش یعنی سێ جار هەفتە ڕکاتی نوێژەکەم دوو دانیان بە قەرزە بۆ ئەوەی کە نوێژم نەکردووە باشە پێنجشەمە و دووشەمانیش هەموو پێنجشەمە دووشەمانی بەڕۆژووە بووم خۆ منەتوان هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بووم چونکە من هەر ڕۆژی یەکجار نانەخۆم